دەستەکەی بەرەزمام جەلال بوومە و پێشمەگەی 76 دوو شۆشم گرێداوە بە یەکەوە لە 73ەوە حتاکو ئەمە بەردەوام کە دانەبراوم دیارە ئەوەشە کە ئیساکە ئەوان بگەنە قەناعەتی سەکردایەتەیەکی دینیشمانی کوردستان بێ موچەی حمایەکانی ئێمە ببڕن یان حمایەکانمان لێ بکەنەوە یان موچەی خۆمان ببڕن یعنی بەڕاستەکەی ئەوە حەقی ئەوەیە بەڕاستی ملەت و جەماعەت تەحەکوم بکە حەق ئەوان حکم بدەن یعنی قەرار بدەن لەسەرەوە ئەمە چی پێڵێن من ئیساکە ئەڵێم یعنی بەڕاستی هەیە بە بەڵگەوە ئەڵێم هەیە مستەشار بووە کە ئیساکە لە هەموو ئەنفالەکانە لە ناوچە ڕزگارکراوەکانە حمایەی هەیە حمایەی ئەو بەردەوام بەڵام حمایەکەی ئێمە بڕیە ئەو حمایە ئێمەشێکێن بەڕاستی ئەو خەڵکانە من نیسە حمایەکانم کوڕی ئەنفالی تایە برینداری تایە کوڕی شێدی تایە ئەوانەیە بەڵام دیارە ئەوە ئێمەش وەکو وتمان موقفی ئێمە ئەوەیە من شخصی خۆم موقفمەوەی ئیساکە کە من شانازی ئەەکەم دوای ئەو نەساڵە خزمەت و خەبات کە ئیسا خۆم لێرە ئەبینمەوە و پێشمەگەیەکی لەسی گۆڕانم کە ئیمانم بەوەیەوە وا هەستەکەم لە ئیمرۆ بوومەتە پێشمەگە بەڵێ کاک سەلاح گەر بێ مەلای جنابەت مەبەست لەم هەڵوێستەی سەرکردایەتی یەکێتی چییە و کێ سوودمەند دەبێت لە دەرکردنی کادرانی یەکێتی لە دەرکردنی ئەو کادرانەی کە ئێستاەوە نمونەیەکن لە بەدەستهێنانی ئەو ڕۆژانەی ئەم ڕۆیان دروست کردو بەڕاستی بەو مێژووە مەبەست لە دەرکردنی ئەم کادرانە چییە و چێ سوودمەند دەبێت لەمە و کێ زیانی پێدەگەن لە ڕاستی ئەمە بەس لە دەرکردنی ئەو کادرانە ئەگەڕێتەوە بۆەوەی ئەو کادرانە مووقفێکی جیاوازیان هەبووە وەختی خۆی بە مامزلال و بۆ برادرانی دەسەڵاتداری ناوێشێتی وتراوە کە ئەوە وەسعیەتی خراپە و سەبەبەکانیشی ئەو شتانەیە کە ئەو برادرانە باسییانکە من ناوی بە تەفسیل باسیکەم ئەوان سوور بوو لەسەر مووقفی خۆیان وەوان ئەو کەسانەی کە مووقفیان ئەوە بێ بیانەوەیەکێتی چاپکەن بیانەوێ شتەکان بێتەوە سەر سکە ئوسوڵەکەی خۆی ئەوان مووقفیان وابێ بەرامبەری بۆی خۆیان بەدەسەڵات بن بۆی زیاتر لەوە زیاتر سەرۆت و سامانیەکێتی بخەنەوە ژێردەسەڵاتی خۆیان و بە کەیفی خۆیان تەخشان و پەخشانی پێ بکەن ئێمە لە ڕاستیە هەمووەکو ڕیفۆرم هەمووەکو لیستی جیاواز ئێمان بەبەسمان ئەوەیە عەدالەتێکە بێ یەکسانیەکە بێ هەموو کەسێک کە تێکۆشاوە لە پێناوی میلەتەکەی حەقی خۆی بدرێتێ باش نەکرێ بە جاش و جاش نەکرێ بە باش ئێستا حیمایی ئێمە مەعاشەکانیان بڕیەوە من خەڵگە ناسم ئافرێتە و ڕۆژێ لە ڕۆژانیش پێشمەرگە نەبووە ئەتوانم بڵێم ئافرەتی سەرتەنگوریشی احترام هەیە بووی دوو ئەوەی ئێمە حیمایی هەیە بەبێ ئەوەی پێشمەرگە بوو بێ باشە ئەمە جیاوازەکە لەوایە کە ئەمە سومانە ئەو شتانە ئەو شتە خراپانە چاکەینەوە ئەوان ئیسرارەکەن لەسەری ئەوان بۆ شێوەیە تەسەڕوفەکەن کە بەسەحەتی خۆیان لە دوای ئەوەی کە پاسەوانانتان لێ دەسێنرێتەوە و ئێوە تەنیا دەبن و ئێوە خاوەن مێژوویەکن کە ڕەنگە هەمیشە دوژمنتان هەیە ژیانی ئێوە مەترسی ژیانی ئێوە کێ بەرپرسە لەوە سبەینە کاک سەلاح ڕوبەڕووی مەترسێک بێتەوە لە دوای ئەوەی کە پاسەوان لێ دەسێنرێتەوە کێ بەرپرسە لەوە بەرپرسی یەکەم مامزلالە زائیندە سەڵاتدارانیەکێتی بەڵام ئێمە میلەتەکەمان ئەمان پارێزێ ئێمە ئەو حیمایانەی لەگەڵمانان بۆ پارە لەگەڵمانانین و هەموو پەیمانێکیان ناوە بەبێ پارە بەبێ موچە لەگەڵمانە بچکەوانە وەکو کوڕی خۆمان سەیرمان کردوون و ئەوانیش هەمیشە و ئێمە وەکو برایکی گەورەی خۆیان سەیرەکەن و لە پێش هەموو شتەکە ئێمە میلەتەکەمان پارێزەرمانە. بەڵێ کاک ئاوات ئەلەم حاڵەتە مێژووی هەرێمی کوردستانی پێدا تێت بەڕێت سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەتی هەرێم سەرۆکی پەرلەمان چ لە دەرکردنی کادرانی ناو حیزبی و چ لە دەرکردنی کادرانی حکومی چ بەرپرسیارەتێکی مێژووی ئەخلاقیان دەکرێتە سەرشان خۆی بە تایبەتی ئێستا سەرۆکی هەرێم بەرپرسیارەتەکەی ینی مەسئولێتێکی قانونی ئەخلاقی گرنگە ینی پێویستە ئیلتیزامی پێوە بکات بە تایبەتی ئەو جەنابی هاتە سەر تەلەڤیزیۆن و خۆی ئەلانی کرد کە کەس موچەی نابڕێ لەسەر هەرچی فەرمانبەری حکومیە موچەی نابڕێ هەموو ئەوانەی کە ئێستا وت بانگیانەکەن و زەختیان لێکەن بڕۆ نەقڵ بەوە گینا مەعاشنی و مەعاشیانە برن هەمووانە فەرمانبەری حکومین بۆ ڕازگۆیی ئەو تەسریحەی کە جەنابی سەرۆک یاوێتی مەفروزە خۆی لێپرسینەوەی لەسەر بکا و قبولیشی نەکات چونکە ئەو ئەبێ پارێزەری یاسا بێ و ئەوە یاساشکێنیە هیچ کەس حکومەت واجبی خۆیەتی تەمینی ژیان بۆ هاوڵاتیان بکە موچەی باتێ ئەگەر لە حاڵتێکا کە وەزیفەیەکی هەبوو ئێستا هەموو ئەوانە وەزیفەیان هەبووە بە قانونیش هەیەن بۆ بە قانونیش دامەزراون مەفروزە سەرۆکی هەرێم پارێزگاری لەو یاسای بکات طبعا ئەیدەن مەسئولیت بۆ سەرۆکی پەرلەمانیش هەیە سەرۆکی هەرێم مەسئولیەتێکی کەی
ئەخلاقی بەرامبەر بە ئێمە ئەبێ هەبێت کە ئەو ئێستا فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستانە ئێمە هەموو تەمەنمان پێشمەرگە بووین و لە پێناوی ئەم کوردەیە و لە پێناوی ئەم کوردستانە برینار بووین و سەرکردایەتی چەندین شەرمان کرد و تووشی گیانبازی بووین و تووشی دوژمنایەتی بووین مەسئولیەتێکی ئەخلاقی هەیە لە ملی سەرۆکی هەرێما بێ پارێزگاریمان لێ بکات بە نیسبەت سەرۆکی پەرلەمانی شۆ ئەینە شتە چووکە نەتیجەی خەباتی ئێمە و میلەتەکەمان نەتیجەی ڕاپەڕین ئێمە لە هەمووشمان یەکی لەو پێشمەرگە و کادرانە بوون کە بە جوهدێکی زۆرەوە ئیرکارمان بۆ ڕاپەڕینیش کردووە یعنی ئێستا پەرلەمان بەری ڕەنجی ڕاپەڕین و ئەو تێکۆشەرانەیە ئەو مەسئولیەتی کە سەرۆکی پەرلەمان هەیەی دیسان مەسئولیەتی ئەخلاقی هەیە بەرامبەر بە پارێزگاری لە یاسا و ئەو بە اعتیبار نوێنەری میلەتە و ئەو خەڵکانی کە ئێستا لێرە ئیستیها دەکرێن میلەتن ئەندامی میلەتن ئەبێ ئەو هەستە بێهێنێت بەنسبەت سکرتێری گشتی و مامجلای شۆ مامجلال دیسان مەسئولیەتێکی ئەخلاقی لەسەر شانێتی ئەتوانم بڵێم بەنسبەت ئێمەوە مەفروزە ئەو لە هەتا لە سەرۆکی پەرلەمان و لە سەرۆکی هەرێمیش زیاتر بەرپرسیاری ئەخلاقیەکەی لە ئەسۆبێت چووکە لە ماوەی ئەو 30 ساڵەیە لەژێر فەرماندەی ئەوە ئێمە چەندین شەرمان کرد و برینار بووین و تووشی دوژمنایەتی بووین یعنی ئەگەر ئەو بۆ ئیلتیزامە هەڵەسێ ئەکێ پێست بەڵێ کاک ئاوا وەکو کاردانەوەیەک ئەوان ئەو جگەل و بەرپرسیارەتی کە دەکەوێتە سەرێک هەرێک لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و سکرتێری گشتی یەکێتی ئێوە کاردانەوەتان لەم بەرامبەرم هەڵوێسە دەبێت چ دەکەن لە بەرامبەرەوەی کە موچی پاسەوانەکانتان و موچی خۆتان دەبڕدرێت تاکوێ هەنگاو دنێن هەنگاوەکانتان بە چ شێوازێک دەبێت ئێمە ئەوەی کە بمان ناسی ئەزانن جیلێکن ئێمە جیلێک بووین کە دەستمان کردو بە سیاست و بە کوردایەتی بە ئەو ساکە باکمان بە ڕەشە و گوڕەشەی بەعز نەبوو ئێستاش بەم بابەتەشتانە تەسیر لێمە ناکا و شەرمیش لە هیچ هەموو ڕێگەیەکی ئەگرینە بەر هەموو ڕێگەیەکی یاسایی ئەگرینە بەر لە دادگاکانی کوردستانەوە شکات دەکەین بۆ محکەمەی دەستوری لە بەغا ئەیکەین لای سۆشیال ئینتەرناشنال شکات دەکەین لە هەموو مەحافلی دەولی ئەوەی دەنگی ئەمەی پێ بکات شکات دەکەین بێدەنگ نابی چووکە و کردەوەیەکی ینی مرۆڤ دۆستانە نییە ئینسانی نییە قانونی نییە ینی خەڵکی نیشتمان پەرۆر ئەو نەوە هەڵوێستی نابێ بەرامبەر بە هاوڵاتیانی خۆی ئەو مەفروزە بەری ڕەنجی خەبات و تێکۆشانی خەڵگاتوەتە دەسەڵاتی وەرگرتووە ئەو دەسەڵاتە ئێستا بێت بەداخەوەڵم بە ئاینە سلوکەی کە دژنەکانی داگیرکەرانی کوردستان بەرامبەر بە کورد کردویانە بێ هەڕەشەی نان بڕین و موچە بڕین و چی بڕینکردن ینی سلوکێکەکەمە هەرە بێ قێزەون کرێ و ڕسوا بکرێ مام ڕاستە بەو مێژووی کە توێتی وەکو پێشمەرگەیەکی نیشتیمان پەروەر وەکو پێشمەرگەیەکی دڵسۆز ئێستا مام ڕاستەم دەگاتە ڕۆژگارێکی نوێ چۆن بەردەوام دەبێت لە خەباتکردن بە نیشتیمانەکەی خەباتکردن بە هاوڵاتیانی ئەم نیشتیمانە لە کاتێکدا بە بەرچاوی هەموو هاوڵاتیانەوە پاسەوانەکانتان لێ دەسەنرێتەوە و لە یەکێتی دەردەکرێن ئێوە چۆن درێژ دەن بە خەباتکردن لەم نیشتیمانایەوە بۆ کوردستان وڵای پێشوە پرسیارەکەی کرد بینم چوو بۆ باسکەم لە چیوە سەر چاوەگەر ئەم هەڵوێستەکەی من لە نەعەدالەتی ئەم برادەرانەوە هەڵوێستمان وەرگرت چون نەعەدالەتەکە گەیشتۆتە ئەوە وەک کاگەواد باس کرد حتا لە شەیدەکانیشان فەرقەکەن چون لە مەسلەی شەهید بوونە هەموو کەسێک کوڕەکەی خۆی لە باشترین سەرکردە خۆشترێت شەهید هەر شەهیدە چون سیخانیان قوت کردەوە بۆ شەهیدی سەرکردە قابلیانەوانم تێگەی خەڵکی تریشێ موچەکەی بایەوەی ناکەبیرا بە کرێخانەکە یا لە کرێچیایە یا بۆ نەخۆشێک ناتوانێت بچێت بۆ حتا تاران بچێ ئەوەی بکە بەڵام بۆ ئێمە بەردەوام بنمان لەم خەباتە و لەم هەڵوێستا سوورین لەسەری دەردێک ئاگاوتی ئێمە لە هەڕژەی بەعس و هەلیکۆپتەر و دەبابە و کیمیا باران کراین کۆڵمانەدا بە هەڕەشەی ئەموو ئەوش و موچە بڕێنیش و حتا لە خان و دەرکردنیش و هەرچی مامکەن ئێمە چکم لەگەڵ ئەمە ئێمەیکەن بۆ جەماوەەکەمان و بە تایبەتی جیلی گەنجی ئەم سەردەمەیە چکم ئەوەی کە زۆر مەخدودە لە وڵاتی ئێمە جیلی گەنجە جیلی گەنجە غەدر لە گەنج ئەکرێ لە ژن ئەکرێ لە مناڵ ئەکرێ لە خەڵکی بێ کە سوکار ئەکرێ مناڵی بێ دایک و باوک ئەکرێ غەدرەکە گەیشتوتە قیمە لە بەرێم ئەو هەڵوێستەمان گرتوتە بەر و جەماعەتەکەمان ئەو هەڵوێستیان خۆیان دێمە لەگەڵ بیرڕای جیاوازین باشە گەل لەگەڵ بیرڕای جیاوازین خۆ عوسمان بانی مالانی فەقید چی وت لە پەرلەمان لە هیلایەن لە سەرۆکی فراکسیۆن مامۆستا جەمال حاجی محەممەد هێشتا لە نەخۆشخانەیە چاک نەبووتە لە پۆستەکەی لایەن برد و هەموو پێشمەکانشیان دەرکردووە یا برادری ترمانی خۆی لەگەڵ ئەوانە مەسئولی کۆمەڵایەتیە کوڕەکەی موچەکەیان بڕیوە بەس لەبەری هەڵوێستی جای هەڵوێستی لەگەڵ ئێمەیە باوکی لەگەڵ ئەوانە موچەکەی وشان بڕیوە زابوتیش ئەوە نییە بڵێ لە فەرماندەی گشتی مەعاژۆرەگری ینی نەعەدالەتێکی گەیشتوتە قیمە گەیشتوتە ئەوەی کە ئیتر بڕوا ناکەم میلەتەکەمان چیتر قبولی بکەن نەعەدالەتی وا قبول بکەن کار عادل من دەمێت بگەڕێمەوە بۆ مێژوویەکی ئەگەر بە دووری نەزانین بۆ کاتێک کە تۆ لە شۆڕشی ئەیلولا
دوای کۆتایی هەینانی شۆڕشی ئەیلۆل هەڵاستیت و لە هەرێمی کوردستانەوە بەڕێ ئەکەوێت بۆ سووریا لەوێ پەیوەندی دەکەی بە ڕێزەکانی یەکێتیەوە و دواتر کاک عادل بە مێژودا تێدەپەڕێت بە بەراورد بەو کاتە و وەکو ئێستاش کە پاسەوانەکان لێسەنداوەتەوە